لەم ڕۆژەدا کە ڕۆژی ڕاپەڕینی خەڵکی شارە قارەمانەکەمان بوو پیرۆزبایی لە خەڵکی شاری سلەیمانی بە هەموو چین و تۆژەکانیەوەکەین و پیرۆزبایی ئەو سەرکەوتنە لە تەواوی گەری کورد کە لە دەواازەی ڕاپەڕینەوە بۆ شاری سلەیمانی و هەولێر و زاخۆ و کەرکک ئەنجام درا کە ئەوە ئەنجامەکە و بەرهەمەکەیەوەیە کە ئەمڕۆ خەڵکی کوردستان بە سەربەرزی بە شێوەیەکی ئازادانە دیموکراسیانە خەبا دەکات لە خەباتی پێشمەرگانەوە بۆ خەباتی دیموکراسی و پەرلەمانی جارێشکەمە پیرۆزبایی ئەو سەرکەوتنە لە تەواوی گەلی کوردستانەکەین کە بە خوێنی چەندین قارەمان و تێکۆشەری گەلەکەمان چ لە ڕیزی هێزی پێشمەرگە و چ لە هاوڵاتیان لە مێژووی ئەم گەلە ستەمدیدەی ئێمەدا بەرز دەنرخێنین. ئەم ڕۆژ سەردانەکەمان بۆ ئەم نەخۆشخانەیە کە نەخۆشخانەیەکی نوێیە کراوەتەوە لەلایەن چەند هاوڵاتێکی شاری سلەیمانیەوە وێڕای دەستخۆشی سوپاس و پێزانینیانەکەین ومێدەواری نمونەیان زۆر بێت و ئەمەش هاوکاریەکە بۆ خەڵک ئەم هاوکاریە بۆ خەڵک ئێمەش دڵنیانەکەینەوە ئەوانەی هاوکاری خەڵگەکەن ئەوانەی پشتیوانی لە خەڵگەکەن ئێمەش هەمیشە پشتیوان و هاوکاریانە بین دەستخۆشی لە هەموو دکتۆرەکانەکەین بۆیە پێویستە هەماهەنگی هاوکاری پشتیوانی تاو لە نێوان هەم دکتۆرەکانە هەبێت هەم لە نێو نەخۆشخانەکانی شاهبێت چ لەسەر ئاستی سلەیمانی چ لەسەر ئاستی هەرێم بۆیە ئەو ڕێنمایانی کە ئێمڕۆ بڵاوە کرێتەوە هەم لەلایەن وەزارەتی تەندروستی هەم لەلایەن بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی سلەیمانیەوە داوا لە هاوڵاتیانەکەین کە پابند من پێوەی چکاوە بۆ خزمەتی خۆیانە بۆ خزمەتی خەڵکە بۆ خزمەتیەوەیە کە ئێمە بتوانین ئەم نەخۆشیە بەپێی ئەو ڕێنمایانە ئەرکی سەرشانی هەموو لایەکمانە کە بە باشی بەوردی جێبەجێ بکەین لەبەرەوە هاوکاری و تەنسیقی نێوان دام و دەزاکانی حکومت هاوکاری و تەنسیق و هەمانجی نێوان نەخۆشخانەکان هاوکاریە بۆ خەڵکەوە لە هەمان کات شابێ خەڵکیش هاوکاری ئەو ڕێنمایانە بکات کە جێبەجێکرێت کە هەنا ڕێگەیەکە لەبەرەوەم لە خۆشخانەیەش کام ڕۆکراوەتەوە 24 سعاتە کاری تیاکەن مژدەش بە خەڵکی سلێمانیە دەن دکتۆرەکان کە ئەم لە خۆشخانەی بەیانی تەواوە بێت و ئەنجامێکی باشێ بێت گرنگەوەیە ئێمە ئەو ڕێنمایانە هەمومان لای خۆمانەوە جێبەجێ بکەین.